ئەزانین چۆن خەریکە ناخۆشیەکەی بلە یعنی منیش ئیزعاج کردو بڕۆ قەنەعەت بێ ئەمشو هەر نەخەوتم هەر بیرم لە تۆ کردوتەوە ئێ کوڕم تو ئەم کچە 5 ساڵە مارە کردو بۆ نایگوێزیتەوە پیاونیت بەڕەوەڵە یەکەم غیرەتن نییە بەڕەوڵە هەم ئەی ئاخر نابێت ڕۆڵە جۆ بگرە من حالێکم لایە یعنی ناکرێ ئەمە بەو شێوەیە نابێت باش ئێستا سرفێ لە سیارەکە ئەین ئەچیتە ژوورەوە دەستی بگر و بیفرێن ناو سیارەکە و تەواو ئەمەسینەوە من ئەحمەد پیا قساکە بابڕێ بەس باوکەکە دەخە بۆ کوڕ باوکەژەچێتە قەڵبی تیرۆرە تۆشتی واکەیت وەرە ڕۆڵ ئەو 5 دانە ساڵی یاری بە عەقڵی ئێمەکە عەقڵی ئێمە تیرۆرەکە تۆ بە شەریت یەک حەلیترم لایە ئادێ بزانم ئەڵم با بچین بە خۆشی هین لەگەڵ خۆمانەوە بە قسەی خۆش و تەواو نە من حالێکی کەم لایە ئەگەر نەیهێشبی گوێزیتەوە یەکسە تەلاقی نا باوکە چۆشتی واکەم دەم کچەم خۆشەوە کاکە 5 ساڵە دەستگیرانمە چۆشتی واکەم ئیتر باشە دە تەلەفۆنێکی بۆ بکە بۆ شێت مەکەی بۆی بکەم بۆس نومرێت چقە دەراوە دەکەی گوێزیتەوە باشە باوکە ماڵا بێ لە قسەی خۆ ناکەویت الو شکری یەخوا قەت لەمری جۆ بگرە شکری خان ئەوە من ئاخر بڕیارم ماوە ئەوە کچەکە تەلاقیم چی دایکە باشی دایکە دایە چتە دایکە چی بۆ خەبەرە چی بوو کێیە دڵم چی بوو دایکە دایکە تۆ باش ئاو ببێنە باش نیم ئەرێ تۆ چی ئەرێ باوکە بۆ ناکەتە ڕایۆشکار کورە مەجالم کوجاهەوە چییە ئەوە دەرەکەتی باوکەیە کەریوا چیە بێکە ئەتوێ دانیشیت دامنێ نادانانیشم چی بکەم دڵم والله گوێلۆ خەبەرە بۆ قەڵەمی ئەژنویشکە بە شەرەفم ئەو دەنگە کێیە نەوەڵە ئەوە ڕەسوڵ هەلەلی دراوسێمانە ڕسوول چیە بێ دەستخۆم ئەلۆ ئەبڵە شکوری من باوکی بلەم تەواو لەم دەقەیەوە تەحەموولمان نەما کاکە بۆ ناری کچەکە بگوێزێتەوە چییە ئاخر لەوەتەی ئەم بلێم شووی کردو بە فکرین ئەڵم یەک دەقە لەوەتەی من تۆمارە کردو جۆ بگرێت ئەبڵە شکوری شتەکە لە خەریکە ناخۆشە بێ بە قورئان یعنی هەموو شوێ من ئەو بلێ شەرمانە لە یەکمان گیر کردووە ناکرێت کاکە با بگوێزێتەوە با تووشی مشکلی با قەتڵێکی ژڕوونەیە شەڕ لە شوێنێکی حەساسی هەڵم دوایمەکە ژنێنێ نە بە قوربانە بم تەلاقی چی وەرن ئێمە دانیشتنیەکەین من حەزەکەم خزمەتی بەستین کێشەکەش حلەکەین بۆی بیگوێزنەوانە ڕاستە قسەکە و جوانە ئەبڵە شکری ئێمە تازە ناسیاوی یەکین خزمی یەکین تێکەڵی یەکین ئاخر ناکرێت یعنی تۆ بۆ نایەڵی ئەم کوڕم بیگوێزێتەوە حەزەکەی داواتی من بن ئەتان من بۆ شەقامینۆ لەو مەطعەمە دانیشن بەیەکەوانیە ئاخر خوا مەطعەمەشت ئاخر ترسم عەزیەت بێت من مادام وایە من ڕازیم بەخوا ئەزانین توان عاجز مەبە ئیتیفاق نەکەین لەسەر گواستنەوەکەی من بلێم و بەشوکین تەواو ڕێکەوتین دەی من چاوەڕێتانم ئێستا چاو عەزیەتم مای سەر چاو خوا لەگەڵ خواحافیز باوکەڕۆ خەسوویەکی چەنە بازە هەیە ئەرە بەسە باوکە عیبە ئەرەوە چییە ئەرە تۆ پێم بڵێ باوکە تۆ بنەبیتە ڕاشکاری حکومەت مەجالم نییە حەلی کردەوە ئەی ئەو داوەت و شتە چی بوو تەواو داوەتێکمان بووە کە دانیشین هەم نانی جەخوین هەم ڕێکیشەکەین لەگەڵ گواستنەوەکە لێرە چیە کێشەکەش هەلەکە حەل بوو با قوربانی باش یەکمەچ الله کە خۆش بۆنی سیرە لەگە ڕێز و حرمەت ما باوکمیت بەڵام تامی ئەو ماچە سوورانە زۆر خۆش ئەرێ باوکە ئەرە حەمامە ماڵا بێ لە حەمامە خۆتەش بوو ئەرێ تۆ زێواژ بێ بەڵامی من لە ماڵە هەر بەدەست نانەخۆم توژان لەم شتیم تیرە سێری مکە زۆر سپاس وەڵا دەرەجەیەکە یەکسەر تەسلیمە بۆ نمونێنێ شەوێت چیم نەسیحەکەری نەموو ساڵە بەسەریە بوو بین ئەوە بلی کوڕمە شەرمەکە ئەڵێ وەڵا لە ڕوو ناسی دەستگیرانەکەمە کورد بە حەڵاڵی خۆت بەسە یەکدار واشم نەوت سلام بیاخۆ وەڵاهی من تێرم خوارد بە قورئان ئەی تۆ بلە تێری خوارد
نقدر تعاقب ما نقدر أنا زۆر عزیێتان کێشا بە جددی زۆر عزیێتان عزیز کێشا نییە بە تازابی بە خزم دەفێن و شیرینی بخوان خزمین شیرینی ولا بلي هذا بوكا بيرجي ودا كيلو هنا بەڕێزەکەم ئێمە مادەم نزیک بێتەوە ئەبین بە خزم چەند تەڵباتێکی بچووکمان هەیە چاو ئێمە تازە خزمین بەس هیوادارم ئەها پێنج دانە ساڵە ئەو کوڕم کچەکەتی مارە کردووە هیوادارم لەم دانیشتنیە مەوعیدێکمان بێتی بڵین فڵان ڕۆژەی گوێزێتەوە نانا ئێمە نزیکە بینەوە لە خزمەتی و چەند داواکارێکی بچووکمانێ پێشباستنەوە زۆر بەسیتە داواکارەکانمان نا رازين برا رازين هو يا صد سپاس خۆتان خۆت یەکسەر ڕازی مەبە کەرە بەڵێ بەڵێ دەویست لەم بچی من و مانگی جارێک بازنێکی زۆری ئەوێ مروان کرد دوارە بەڵێ ئەبێ بۆی بتڕێت نا رازين نا رابط طبيعي یەکسەر وعد نییە قسم هو يعني اي كي رازين اي كرم اینجا داواکاریکی بچووکیتریشمان هەیە ئەم کچەم بە سێ مانگیا چوار مانگجارێک فیلێر و بۆتە بسێوێت لا دایکە سێ چوار مانگ زۆرە شەش مانگجارێک بەسە كره الشاش مانجيه تو بلا سي مانجاري واني انا ربيك قصدم يعني في اللي رقاها كريم تناشي هذا كيف مانگی جارێکیش پێویستی بە بۆ یاخی ئیمارکە ئەبێ قژی بۆ چاکەی داخل دەتەوسەیە کە براش بۆچی مانی جارێ والله من شەش مانگدارە بۆ یاخی تیمساحەکەی تێگرم وەرە سەی کەڵی تڕەلەی ستۆپی کردووە کاڵ هەرزای پیشە نانا پێویستی دوای ئەوەش ئەبێ دارەکانی بۆ چاپێ سمایلەکی بۆکەن بۆ اسماعيل شي هي زينه مالي خزوري من نزيق بيتوني باقل اسماعيل براشن شتەکە با ناخۆش ناوێت لەێستەوە سمایل کیە سمایل لە مۆزوعانێ بۆ داخلیەکە آخر نا مامای جان تۆ غەڵەت هێگەشتی دایکم مەبەستی ئەوە نەبوو دایکم وتی هۆڵیوود سمایل ئێدی باشە والله لە هەر هۆڵێک بێ بۆ دەکەم بەد ئۆ هۆڵی سمایلە ناچ بووە نا مامای جیان هۆڵیوود سمایل واتە ڕێکاری دانەکان و سپیکردنەوەیە داخێتە بیا کەسابی براژنەوە تا دانی خۆی ماشەڵڵی برنجیەوە نەجوانە بۆ چێتی بۆ مەسرفە زیاد بکەین جوان دێت با بەس ئاخر رازي ئەنجا داواکارەکانی من تەواو سەری داواکارەکانی دایکمە خوا یەک دەقە غەڵەتێک هەیە با بەسەر ڕانە ببرێ براشم ڕەجال لێکم من هاتووم بۆ زەواجی مفرەت کچەکە بۆ کوڕەکەم من وتومە زەواجی جوملە قابلە من تۆمارە بکەم خوا نازانم مانگیش کە چی بۆیان کات ادخل خزوجات يك دخل بووە کرد انا ما كل غازو بيكي شي ما نعملش دني وش ما تو انا بازي بەڵێ حەسێکی خەسە جوان بێت لا والله لوتم پێویستی بە تەجمیلە لا بوتاكم مسر شو لا بوتاكم لا بەڕەخسەتیەوە يك دخل جۆرەکە لوتی باوکڵێ پەتاتێ بۆچی بۆ هیمنی ناکەی اي باكو تشي جي دكتوره واني او اللي تبريد اي تو شلون دو هاي بوني والله ئافر بەڵ تەواو براشن اینجا داواکارێکی بچووکیتریشم هەیە مانگی جارێ نینۆکەکانم پێویستی بە جوانکاریە ئەرە خەریکە ناخۆشێکی براشن یعنی مەسرفەکە زۆر زۆرەکە کو ئەمە ئیتیفاقمان لە بیدایەتە ئاواهی بوو ناخۆشتان کردەوە چییە انا بس باكا انا بويا كم توقع شي بس خاص جنب هرمي راسي خۆ بۆ یەکەی بەڵێ بۆ یەکەی. ئەرە تۆ لە خۆتۆ کوی چییە بۆی پارە لە جیفانی لە تێلە خۆتەوە دەبەر چاویە ئەمە شەریک مەکەی تۆ وی بەس ئەتەکەتان ئەدە سێز داوای لێبوردنەکەم ئەو کۆ جەماعەت اي باكا روشتن ئێوە بانگە انت نەکردن قرقي كلمه وش قسم كام هەتەمسە لەبەر چاوی ئەو ژنانە منی تاریخ کردەوانەیە لە خۆتەوە ڕێزیانە مە حسابەکەتانە حسابی چی بەساقی من داوەتی ئەوان بووی من لە فۆزایە بوونەوە ڕۆشتن ڕۆشتن بەڵێ دەبلەوەکو پیا پارەکەی بەرێ والله نايم آخر نایم نییە والله بيونا يك دينا باع آخر پڕشەختەکەم اخر باوكا مالا باوكا كورينو مال باوكتو انا يك دينا باع آخر هەستم بەر شەختێ و کەوم اخر زي منايم بۆ نایی اخر زي منايم إيه؟ يك دينا ربيني ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەممەر باشە بەسەر چا بە قوربانە زەمن حسابەکە ئەو کەڕۆ كربلي وەرن هەوەڵات $200 $200 باو کەڕۆ ئابە قوربانە بم دەست و چاو خۆش بێت باوكا الموضوع بس نوغي من والله مۆزوعی گواستنەوەکەی تۆ وا قوڵ بۆ تۆ بە ناموسم حکومەت تەدەخول نەکات حل نابێ هەستە با بڕێن اي باوكا بقول عم دير من اخبار باش تبقوا تازە تێرە نەخواردەوە نبقى خوا یەک دەقا ئەی ئێستا عاود دكتور خوش باوكا تمام جا